بۆ ئەمە ئینشاڵڵا لە ماوەی 30 ڕۆژ ئەو قراری محکەمە هەمووی تەمیز دەکەین هیچ بەڵگەیەک نییە طرقی ئیسبات هەیە لە قانونی عقوباتی عراقی ئەو شێوازانێک کە جەریمە پێ ئیسبات دەبێ یان اعترافە یان بوونی دوو شاهێدی سەربێنەرێک کە بە چای خۆیان بینی بیان و ئەو دەلالەتانی کە بە دەلالەتی مادەکانی 47 و 48 و 49 کە باز دەکە واضحە دەڵێ ئەگەر بێت ئیدا وەقعت الجەریمە هیچ جەریمەیەک ڕوونەدایە تا ئەو بۆ دەلالەتی ئەو مادانە ئەوانە حکم بکرێن بۆیە حکمکردنی ئەوانە بۆ ماوەی 6 ساڵ بەڕاستی ئێمە توش شۆک کرد و دڵنیای کە سوکاریان و هەموو زیندانیان دەکەینەوە کە ئێمە بێدەنگ نابین و لە ڕووی یاساییەوە هەموو ڕێگەکان دەگەینە بەر بەڵام دەمێ شتێک بۆ هەموو ڕایگەشتی ڕوون بکەمەوە وتارەکەی سەرۆکی حکوومەت سەلمێنەری ئەوەی بوو کە ئەمانە دادگایی دەکرێن و بڕیارەکە پێشوەختە دراوە زۆر سپاس والله هاد بوم من حزكم من نم حاميم نحاكم بوم بلام من نم حاميم نحاكم بوم بلام بوم يجو ولا بردم خواي جورا ولا بردم ودوخي بيني ما نعدالتي كي زور جورا يعني نبلان بوا نتخطيط بوا نتنفيذ بوا نبلغه بوا كسي بكوجري نتشقدار يجيرا يعني او من الله تواني بيتش يعني اوي روزياتر بابتك السياسي بو براسي وبشكل معنى اوي هي تنياتشيا يا جروبي ميسنجرا كزانياري تعالو غور كراوه زانیاری ڕۆژنامەوانی و چاودێری مافی مرۆڤ کێ لە ئێمە لە خەڵکی کوردستان لەدایان گروپی مسنجەرانین من دڵنیام لەسەر ئەوانە حکم درێن کە زانیاریان بۆ هاتووە من 200 ساڵ حکم بدرێم چونکە من هەموو ڕۆژێ زانیاریم بۆیە لەکوێ گەندەڵی هەیە یەکێکیان حکمدا 6 ساڵ لەسەر ئەوەی زانیاری لەسەر حەقلێکی نەوتی نایاسایی بە ڕۆژنامەنووسێ داوە تەنیا ئەوە بوو یەکێکیان هەر لە گروپی میسنجەرەکەشان نەبووە تەنیا ڕسمێکی لە یەکێکەوە ناردووە بۆ یەکێکی تر لە کاتێکە ڕسمی و شخصی کە ناردوویەتی هەزار ڕسمی لە فەیسبووکەیە خۆی ڕسمی خۆی بڵاوە کاتەوە بۆیە بەڕاستی هیوادارین دادگای تێمیز بێلان چکە ئێمەمانان وەکو چاودێرێک ئەمەمان بینی بەڕاستی من بێئومێدیەکی زۆر دایگرتووم یعنی ئەگەر هەر هاوڵاتیەک لەسەر شتێکی ئاوا بەسیط 6 ساڵ حکم بدرێت ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە ئێمە لەگەڵ تیرۆر نین دژی تیرۆرین دژی کوشتنین ئەمانە ئەبێ بەڵام تۆ هیچ بەڵگەیەک نییە کەسێ لە پرۆسەیەکی تیرۆرا تێوەگلا بێ ئەڵێن گروپی نێنی چەکداری یەک چەکدار نەگیراوە کە لە گروپێکی چێنی چەکداری بەشێکیان تۆمەتبارە بێ بەوەی ئەڵێ تۆ ڕۆژنامە نووسیت بۆچی هەوێی ڕۆژنامە نووسانت نییە من خۆم 12 ساڵ ئەوەی سندیکات نییە 12 ساڵ ڕۆژنامە نووس بووم ڕۆژنامە نووسێکی دیاریش بووم لە کوردستانە تا ئەم ساتە هەوێی سندیکای ڕۆژنامە نووسانم نییە یعنی یەکێ لە تۆمەتەکان خراونەتە پاڵ ئەمانە زانیاری ڕۆژنامەوانیان بڵاو کردوتەوە لەسەر ئەوەی وڵا ئەمانە هەوێی سندیکای ڕۆژنامە نووسانیان نییە بۆیە بە دڵنیاییەوە من ئەگەر یەکێ لەمانە مخەتتی تاوانێ بووە منەفز بووە مدەبر بووە تاوانی ئەنجام درابێ نەخێر پلانێکیان دانابێ پلان ئەوەیە کە بڕۆین فلان کەس لە فلان شوێن بکوژین وا بکەین ئەمانە هیچی نییە ئەگەر نا بەڕاستی گروپێکی میسنجەر نابێ وای لێ بکرێ خەڵک یعنی من وەکو خۆمەڵێم 5 سەعاتە بەوردی هەمووی نۆت کردووە بەڕاستی ئەم حکومە نادادیەکی گەورە بوو و هیچ کۆمنتێکی سەلمێنەرم نەبینی کە ئەمانە لە پرۆسەیەکی تاوانکاریە تێوەگلا ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ هەمومان کاکە بۆ هەمومان سبەینی ئەترسی هەموو خەڵک بچێتە بەردەم محکەمەوە دۆخەکەی بەم دۆخەیە بڕوە بۆیە هیوادارین دادگای تەمیز بێلایەنانە بێلایەنانە پیشەییانە بابەتیانە ئەم دۆسەیەک لای بکاتەوە دادگا نە کونسوڵ ئەتوانێت تەدەخولی دادگا بکە بە قانون دادگا نە پەرلەمانتار ئەتوانێت ئێمەمانان وەکو شاهیدێک وەکو چاودێرێک ئامادە بووین بۆ ئەوەی ڕاستیەکان وەکو خۆی لەبەردەم خەڵکو خۆ ئەعلان کاکە بەڕاستی ئەوە وەکو جەنابی دادوەریش سەرۆکی دادگای تاوانەکانیش ئاماژەی پێکرد ئەوە حکومەتی سەرەتاییە یعنی پلەی بن بڕی وەرنەگرتی ئەو پلەیە یعنی ئەمە دەبی بە گەشتبینیەوە بڕوانینە محکەمەی تەمیزی هەرێمی کوردستان پارێزەرە بە ڕێزەکە هەرچەندە من بریکارداریمە کە مامۆستا بەدەل بەرواری ئەو ڕاقەکەی گەڕاوە محکەمەی تەحقیق بەڵام سەبارەت بەوانەی کە ئەمڕۆ بڕیاریان لە دژ دەرچوو یعنی پلەی بن بڕی وەرنەگرتیە بڕیارەکە پارێزەرە بە ڕێزەکانیان دەتوانن تەمیزی ئەو بڕیارەی دادگای تاوانەکانی دوی هەولێر بکەنەوە و ساحەی بڵێن تاوانەکە ئێستا لە محکەمەی تەمیزی هەرێمی کوردستانە دەبی یعنی محکەمەی تەمیزی
والله هەر وەکو کاک عەلی حەمە ساڵحیش ئاماژەی پێکرد ئەمە یعنی ئەگەر ئەو محکەمەیە ئەو تاوانە لە دادگایەکی عادل بەیە بەڕاستی ئەو تۆمەتبارانە هەمویان بەبێ تاوان دەردەچون چکە ئەوەی کە یعنی ئێستا بەڕاستی و بڕیارە وای لە ئێمەمانان کرد کە یعنی هەمومان هاندی عادی هەربگرین یعنی نەوێرین کە هەندێکی زیرەک هەربگرین لەبەرەوەی کە دەتوانن هەر ڕۆژێک بیانەوێت تۆمەتێکی گەورە یعنی بخەنە پاڵ هەر یەکێک لە ئێمە بۆ یعنی ئەوەی کە ئەمڕۆ لە دادگای تاوانەکانی دوو هەولێر دەرچوو یعنی بە بڕیارێکی تعسفی دەزانین بەڵێ ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئامادە بووین لە دادگای کردنی سێ ڕۆژنامە نووسوە دوو چالاگوانی دیاری هەرێمی کوردستان ئەوەی ئێمە کە بەدیمان کرد لە هەم لە بڕیارەکەەوە هەم لە پرۆسەی دادگایکردنەکە نادادیەکی یەکجار گەورە بەرامبەر بەو ڕۆژنامە نووس و چالاگوانانە ئەنجامدرا وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی دەتوانین بڵێین کە دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەم بڕیارەی بەڕێزدادوەر بۆ چەند ساڵێک بۆ دواوە گەڕایەوە و هیچ گەشتبینیەک بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەدی ناکرێت ئێمە بە نیگەرانیەوە لەو بڕیارەی دادوەر دەڕوانین هیوادارین بە زووترین کات محکەمەی تەمیزیە و بڕیارە تەمیز بکاتەوە بڕیارێکی تر بدات لەبەر ئەوەی ئەوە بۆ سومعی هەرێمی کوردستان باش نییە بڕیارێکی یەکجار خراپە بۆ سومعە و ناوبانگی هەرێمی کوردستان هەما